لا خولی نایابی کوردستان و یاری نێوان هەردوویانەی پێشمەرگەی هەولێر و سلێمانی لە شاری هەولێر و لە مەسیف کۆتایی هاتوو. پێم وایە یانەی پێشمەرگەی هەولێر بە گۆڵێکی خاوێن برنەوەی تۆمار کرد بێ تایم یەکەم بە گۆڵێک لە پێشەوە بوو. تایمی دۆم خەبەراتم نەبوو ئێستا ڕاستەوخۆ لەسەر هێڵی پەیوەندی و لە نێو یاریگای یانەی پێشمەرگەی هەولێرەوە حسێن محەممەد پەیامنێری کەناڵی ئاسمانی پەیام لەگەڵ مەحسێن سڵاو لێبێتۆم کاتەوە باش. بەڵێ سڵای خۆی گەورە لە تۆ و لە گشت بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام گۆران. من ئێستا لە نێو یاریگەیانەی پێشمەرگەی هەولێرم لە هاوینەواری پیرمامی شاری هەولێر. یاریەکە کەمێک پێش ئێستا کۆتایی پێات لە بەرژەوەندی یانەی پێشمەرگەی هەولێر بە گۆڵێکی بێوەڵام کە گۆڵەکە غانم کەریم لە جێم یەکەم تۆماری کرد. بەگشتی لە یاریەکە لە جێم یەکەم یانەی پێشمەرگەی هەولێر فشارەکانی زیاتر بوو، توانی گۆڵیشی پێ تۆمار بکاتن و سلێمانیش لە بەرامبەردا کاردانەوە بوو کە تۆپێکی لە ستوندا، بەڵام لە جێمی دووەم جیاوازیە بوو یاریەکە یانی سلێمانی بە تەواوەتی کۆنتڕۆل یاریگای کردبووە، هێرشەکانی دەبردە سەر یانەی پێشمەرگەی هەولێرش بە هێرشی پێچەوانەی خێرا و مەترسیدار یاری دەکرد. ئەوە بوو ئەحمەد سالار تۆپێکی لە ستوندا لە جێمی دووەم، بەڵام مەزەندەی کرد کە گۆڵ بوو، بەڵام دوای دووبارەکردنەوەی حاڵەتەکە دیار بوو کەەوە تۆپەکە نەچوو بە ناو گۆڵ و یاریەکە هەر یەک بەیستاو بوون. ئێستا یاریزانێکی یانی سلێمانی لەگەڵدایە کاگاری سڵاو دەبێت. کاگاری بەگشتی لەو یاریە بینیمان چەندە ئاستان باش، بەڵام نەتوانین سەرکەوتن بەدەست بێنن. هۆکاری بۆستە گەڕێتەوە کە یاری ڕابردووش بەرامبەر یانی ئاڕات کە هەمان یانەی پیرمامە شکستان هێنا لە ناو یاریگای خۆتان. بەنای خۆی گەورە گومانیان ئێمە بە شێوشی زۆر باش بەتابل لە ژێمی دۆمە ئەمڕۆ هێرشێکی زۆر تورماخستە سەر گۆڵ یانی پێشمەرگەی هەولێر، بەڵام مانزمێکی وامانە قەناسکە بتوانە گۆڵەکانمان گۆڵمان بۆ بکەوە. تایبەت لە دوای فراخێکی زۆرمانەیە لە هێڵی بەرگریا بەتابەت لەوم قاو دوم تاخیرەمان بەتابەتیەوەی ئەمڕۆ بابانمان کاپنی یانەکە سینزار بوو ڕێزانگ شەواب یاری کرد لێەوە یانی پێشمەرگە فرسەتێنان گۆڵیشان کرد. ئەمە لە جێمی دوم خۆی گەورە موفەقی نەکردین، هەروکوتم ینی هێرشبەری شوامانە قەناسوانە گۆڵمان بەتە کە هەژمیان دەست پێەکە بە شوێکی زۆر باش بڵاو بوون و نزیکی 6 یارزانات یاریگایەمە. بەڵێ گۆران بەڵێ حسێن کاگاری باسی ئەوە کاڵێ ئێمە هێرشبەرێکی قەناسمان نییە. خۆ ئەحمەد سالارێکێکە لە یاریزانە هەرە باشەکانی کوردستان و ئەستێرەیەکە لە کوردستانە. باش ئەحمەد سالار قەناس نەبێ، یعنی چی یاریزانێک لە سلێمانیا قەناس؟ ئەو باسیەوە کاڵێ قەناسمان نییە. بەڵێ کاگاری هاوکارمە پرسیار دەکاتن دەڵێتن ئێوە باسیۆ دەکەن هێرشبەرێکی قەناستان نیە، کات چەندین هێرشبەرتانێ بە تایبەتی ئەحمەد سالار کە هێرشبەرێکی زۆر باشە. هۆکارەکەی چ کە هێرشبەرانتان موفق نابن گۆڵ تۆمار؟ من نازانم بێ لە ڕای نەپرسی ئەحمەد سالار هەموو کاتە شەو کاتیایە تەنیشتەکان یاریپێکان لە خەلف ماجم یاری پێکە. منش بۆ خۆم حەزەکەم ئەحمەد سالار پێشەوە یاریکە، بەسەوە گەرێتەوە بۆ ڕایەنەر گومانیەتی ئەحمەد سالار هێرشبەرێکی زۆر باشە و کارسازی ژمارە، بەس نازانم کارسازم ساڵ نازم زۆر موفق نەبوو خۆی گەورم فەرمی دەستخۆش بۆ کاگاری شەفیق سپاس دەکەم کاگەرتەوە. بەڵێ گۆران ئێستا ئێسمە لای ڕاهێنەری یانەی پێشمەرگەی هەولێر کاپتن سەمیر بابۆ. کاپتن لەو یاریە توانیتان لە نێو یاریگای خۆتان سەرکەوتن بەدەستبێن دوایەوەی لە یاری ڕابردوو بەرامبەر زاخۆ یەکسان بوون. ئێستاش ئەگە هەڵە نەبووم دێنە پێش یانەی زاخۆ بۆەوەی کە لەگەڵ پێشمەرگەی سلێمانی یەکسان بووە. چی دەڵێسەوە؟ بەڵێ زۆر سپاس یارزانەکان دەکەم بۆ برنەوەی ئەم یاریەتون کە خۆزانانی سلێمانی یەکە لە فرقا باشەکان بە تایبەتی کە لە دەروی مەلعبی خۆی یاری دەکا. برنەوە لەگە سلێمانی تۆزێ زەحمەتە، بەڵام ئەومە بە پێچوانەی مەرحەلەی یەکەم ئەوە لەخوا بە زیادبی نزیکەی لە 6 یاری 4 فۆز و 2 تەعادل. ئەگە غەڵەت دەبووم وەکو مەرحەلەی دووەم لەگە نەورۆزە لە خلکردنەوەی خاڵ وەکوێچین. حتمما یاریزانەکانمان یاریی باشیان کرد بە تایبەتی لە شۆتی یەکەم. شۆتی دووەم سلێمانی تەحەدێک وەکو کۆنتڕۆل تۆپ لە دەست سلێمانی زیاتر بوو، بەڵام سەرراوەی ئێمە کە گۆڵمان کرد دەمانتوانی لە شۆتی یەکەم 2 گۆڵ 3 گۆڵ زیاتر تۆمار بکەین کە گۆڵی زۆر ئاسانمان لە دەست. بەس خۆت دەزانی یعنی بە تایبەتی لە مەرحەلەی دووەم و لە کۆتایی خولی کوردستان پێویست بە 3 خاڵە. من دەستخۆش لە یاریزانەکان دەکەم لە ڕووی بەدەست ئینانی 3 خاڵ. هەروە سلێمانیش ئاستێکی باش پێشکەش کرد بە شێوەیەکی گشتی یاریی خۆش بوو، یان تام و چێژش تایبەتیە بوو بە تایبەتی بۆ ئێمە کە ئەم برنەوە وە دەکا ئێمە هەم بینە ڕێزبەندی چارەم و هەمیش منافسە بکەین لەسەر. کاپتن لەو یارێ بینیمان زیاتر پشتان لە جێمی دەم پشتان بە هێرشی پێچەوانە بەستا. هۆکارەکەی ئەوەیە کە چەند یاریزانێکتان لە هێڵی هێرشبەر پێکانیان هەیە یاخود هەر شێواز یاریەکە بەو شێوەی دەخواست کە یانی سلێمانیان یەکی بێزە؟ بەڵێ لێت ناشارمەوە، یعنی ئەمە وەکو تیپی پێشمەرگە لەگەر مەرحەلەی یەکەم زۆر فەرقمانە، چ لە ڕووی یاریزانەوە، چ لە پێکهاتەشەوە، چ لە ڕووی یەدەگشەوە. ئێمە مشکلەمان هەیە، خۆت دەزانین نزیکەی 7 یاریزانمان نەمان ئەوانەی کە مەرحەلەی یەکەم.
ئەوەی تکرژ بەڕاستی بە واقعتر لەگەر یاریەکە جوولامەوە چکە خۆ دەزانین سلێمانی یەکێک لەو فەرقانە کە خاستن لە دەرەوە یاریگا خۆی باش یاری دەکات حتما هەندێک جار هەزمەی مرتەدە یەکێکە لە سلاحەکانیمە دەشمان توان لە هەزمە مرتەدە گۆڵ تۆمار بکەین بەس بەر شێوەک بێ ئێمە توانیمان گۆڵ بکەین و گۆڵەکەی خۆشمان خاوێن ڕاگرین کە ئەوەش دەستخۆش یارزانەکان دەکەم لە گۆچیش کە لە مەرحەلەی دووەم تاکە فەریقین تا کوێستەیە گۆڵ بە پێچوانەی مەرحەلەی یەکەم من گۆران دوای برنەوە یانەی پێشمەرگەی هەولێر لەو یاریە هاتە پلەی چوارەمی ڕێزبەندی دوایەوە یانێ زاخۆش لە بەرامبەر یانەی پێشمەرگەی سلێمانی بەرامبەر بووم دەگەڕێمەوە لای تۆ گەپسیارەکەنەوە. بەڵێ سپاس بۆ بەڕێز حسێن سپاس بۆ چوونەکانی یاریزان ئاری و بەڕێز ڕاهێنەری یانەی پێشمەرگە سپاس بۆ تۆشکە ڕاستەوخۆ لە یاریگای پێشمەرگەی هەولێرەوە لەگەڵمان بووی سپاس بۆ چوونەکان.